سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش بینەرانی ئازیز پرۆگرامێکی تایبەت لە ئێواری سلێمانی پێشکەشدان دەکەین بۆ ئەم پرۆگرامە دوو بۆنەی زۆر گرنگمان لە یەک بەرنامەدا لە یەک ڕۆژدا بۆ کۆکردوونەتەوە ئەویش ڕۆژی جلی کوردی ڕۆژی جلی نەتەوەیی لەگەڵ 8 مارس کە ڕۆژی ئافرەتانە لەم دوو بۆنە جوانەدا پێمان خۆش بوو میوانێکی جوان میوانێکی ئازیزیش میوانداری بکەین هەستەکەم پێشەوەی بچینە لای میوانەکە هەر خۆتان نەزان شوێنەکە چەند جوانەزانم میوانەکە کێە ئەویش هەوارخانە هەوار محەممەد کە بە هەواری ئێسئل ناسراوە ئەمڕۆ ئێمە لە لای ئەو میوانین هەوارخان سڵاو لێوێ سڵاو خانم گیان بەخێر دەم سەر چاو زۆر سپاس بۆ کەناڵی سلێمانی هەمیشە ئێمەی بیرە بەخێر هاتن سەر چاو سپاس چاو خۆش بێ هەوارخان وەک ئاماژەم پێکرد حەزەکەم سەرەتا پیرۆزبایی خۆت لە ڕۆژی 8 مارس بگەێنی وەکو ئافرەتێک و چیت هەیە بۆ خاتونانەی کە وەکو خۆت دەزڕەنگینن ئامانجێکیان هەیە بەرهەمێکیان هەیە گەیاندویانەتە شوێنی خۆی وەچیت هەیە بۆ خاتونانی کە نەیانتوانی ئەو شتێک کە هەیەە بگەێنە شوێنی خۆی تر ئەگەر بە هەر هۆکارێک بێ کشانەوە لە کارەکەیان من وەکو هەوار ڕۆژی 8 مارس ڕۆژەمۆرەکە بە ڕۆژی لۆگۆی خۆمەزانم ڕۆژی ژنانە پیرۆزبایەکی تەواو گەرم لە هەموو خانمانی سەرجەم کوردستانەکەم ئینشاءڵڵا مای خێر و خۆشی بێ ئەمساڵ بۆ هەموو خانمان وەکەوەی کە من پەیامم هەبێ بۆ خانمانی کە لە هەموو کارەکانیان سەرکەوتون من ئەڵێم هەموو سەرکەوتنێک ئازارێکی لە پشتەوەیە ئەو ئازارانە هەمومانی بردە پێشەوە بە منیشەوە بە زۆرینەوە بە هیوای ئەوەی کە نەگەڕێنە دواوە هەنگاوەکان زۆرن ژیان زۆر بەری دوور و درێژە و هەنگاوی سەرکەوتوتر هەیە هیچمان کەم نیە لەو خانمە سەرکەوتوانەی جیهان ئەمە ئەو خانمانی کە نەیانتوانی ڕێگەکە تەواوکەن من پێیان ئەڵێم بگەڕێنەوە سەر ڕێگەکەی خۆتان هەموو سەرکەوتنێ بێگومان شکستی هەیە نابێت لەو شکستانە ئێمە کۆڵ بین کە کۆڵماندا ئێمە تێک ئەشکین بەڵام کە کۆڵنە دەربووی بازێت 2 جار 3 جار تێک بشکەی گرنگەوەی نەتیجەت و هەر سەرکەوتو ئەبی من ئەم پایانم هەیە بۆ هەمووان زۆر باش هەوار هەنتووە تا ئێستا هەوڵ نایەن کە بخەنەوە دواوە بشکێنن بەداخەوە بەداخەوە هەوڵ بەڵام هەوڵی خۆت هەرەیت و بەڵێ هەموو کەسێک کە سەرکەوتو ئەبێت یا هەموو کەسێکە لە بوارەکەی خۆیە بەرەو پێشەوە ئەڕێ ئەڕوات زۆر ڕێگر هەیە گرنگەوەی تۆ ئەو ڕێگرانە عنی نەکەی بە کۆسپێ لە بەردەمی خۆتا بیان پەڕێنی هەوڵ بیت دەرباز ببیلیان ئێمە بە خۆشحاڵیەوە ئەوە ئامانجمان بۆ گەشتینەوە ئامانجەی خۆمان زۆر باشە لە هەمان کاتدا کە ڕۆژی جلی کوردی نزیکە ڕۆژی جلی نەتەوەی کە باسی جلی کوردیەکان دڵنیام زۆربەی ئافرەتەکان لە هەزریانە شۆپەکەی هەوارخان و هەوارخانیان بیرەکەوێتەوە چونکە هەمیشە لە ڕۆژانی ئاسایی شار ئەیبینن جلی کوردی پۆشیوە بزانام ئەم شۆڕشەی تۆ کە کردت ئەم شۆڕشی جلی کوردیە چیت هەیە بۆ خاتونانی تەنها لە ڕۆژی جلی کوردیە جلی کوردی لەبەرەکەنەوە چیت هەیە بەتایبەت بۆ ڕۆژی جلی کوردی ڕاستیان من ڕۆژی جلی کوردی بە ڕۆژی خۆمەزانم وەکو ڕۆژی لەدایک بوونم حەزەکەم بۆنەی بۆ بکەم ئەڵێم خانمان هەمیشە وتومە مەرج نییە تۆ شتێکی پولەکە و زەخم و فەخم لە بەرکەی قەیچێکە کراسێکی سادە سادە لە بەرکە وابزانە ئەم دزداشە جەلسە و کودەری و شتێ بە کودەری بیکە گرنگەوەی کراسەکە کوردی بێ بە کودەری دزداشە من بڕواتان هەبێت دەیان جار کودەری ماکسیم کڕیوە کردومە بە کراسی کوردی یعنی مەرج نییە تۆ بێ بڵێ وەڵام من ئیمکانیتم نییە ناتوانم جلی کوردی لە بەرکەم بڕواتانە بێ زوربەی کراسەکانم 5,000 تێچێت کە ئەتوانم دائیمەن لە بەریکەم ئەمە لە خۆمانەڵێن سوک و سۆڵ و فێنکەوە ئەتوانی پێوەی هەڵسوڕی یعنی ئەمە حجە نییە تۆ بڵێ وەڵام من ئیمکانیتم نییە بۆیە جلی کوردی لە بەرناکەم مەرج نییە پاک و تەمیزی و ڕێکپۆشی مهمە گرنگ قماش و نەوعێتەکەی نیە ئەمە زۆر گرنگە زۆر ڕاستە زۆر ڕاستە بزانم هەوارخان زۆرم پێخۆشەکە شوێنەکەت ئاوا ئەبینم ئەو کاتەکە لە ماڵەوە لەسەرەوەت کارت ئەکرد و لەگەڵ خێزانەکە تارچن ئێستا شەربەیەکەون خێزانێکی زۆر جوانن نمونەتان زۆر بێ بزانم ئەتا ئێستا گەشتیت بەم کاری ئێستت شۆپێکی زۆر جوانت هەیە لەخوا بەزیابێ هەوادارێکی زۆر باشت هەیە پەیامەکەی خۆ زۆر بە باشتر گەیاند وەک لەوەی هەستەکەم کە ویستت لە سەرەتای کارکردن ئاویستوتە پەیامە بگەێنی هەستەکەم ێستا زۆر جوانتر ئەو پەیامت گەیاندووە بزانم سوپاسی کێیەکەی ئەتەوێ سوپاسی کێ بکەی کێ پشگیریت بۆ لەم کارەیە بڕوات هەبێ تەنها خێزانەکەی خۆم هەرچی لە خێزانەکەی خۆم ترازا بێت هەوڵی داوە بە بچووکترین شت برینارمانکە یعنی یەکەم جار کە من دەرکەوتم سۆشیال میدیان بۆ کردم بە کێشە نابێ دەرکەوی
دواتر هەر گوێمنیا چکە خێزانەکەم پاڵپشتم بوون بۆ ئەو دەرکەوتنەکەم اینجا مناڵەکانم زۆر هاوکارم بوون یعنی مناڵەکانم نەبووایە من ئەمڕۆم دروست نابوو بە تایبەتی کچەکانم زۆر هیلاک بوون لەگەڵم زۆر ماندوو بوون ئەوان ئەمڕۆیان دروست کرد لەگەڵ منە بەڵام بەداخەوەوان لە پشتی شاشەن دەرناکەون بەڵام ئەتوانم بڵێم لە سا هەفتای من کچەکانم پاڵپشتم بوون بۆ هەڵسانە سەر PHL دیزاین زۆر باشە خوا لێکتان نەکە ئیشەڵا خوا بۆ یەکتان بێڵە ئیشەڵا ئێمە زۆر ماندووین بەڕاستی ئێمە ئەو تێی بیرمێتەوە دەرزی درومانمان بەدەستەوەی ئەو تێی فکرم کردوتەوە یعنی خەریکی چنینین خەریکی ئامادەکارین لەبەرەوە بە ئازایەتی نازانم کە ئێستا لەم ئاستاین ئەزانم ئەرک و ماندووبوونی خۆمە بەڵام سوپاسی خەڵکەکەم کە هێندە دەستخۆشیمان لێکن ئەوەش معنەویات بەرزکردنەوەیە زۆر باش شاوەڕخان گەر هەڵە نەبم تۆ ئەم پیشە جوانش بە تایبەت پیشەی چنینەکە زیاتر لە دایکیشتەوە بۆ ماوەتەوە دایکەتەر بەردەوامە ئێستا بەردەوامە دایکم بەردەوامە زۆر خۆشحاڵم بۆی کە بەردەوامە چی ئەکات هەموو ساڵێک بۆ هەر یەکێکمان کە خۆشمان ئیشەکە ئەەکەین بە براشنەکانمەوە بە خۆمانەوە ئیتر بەر کەسە دەرەجەیەکەکان ساڵی پارچێکمان بۆ چنێت یا بۆ مناڵی براکانم ئیتر هەر ئەڵشتی من جیاوازە زۆر ڕاستە وەڵا ڕاستە زۆر تام و چێژێکی بڕاکەی ئەو کە بۆ منی کردو مەسەن ساڵتەیەکی بۆ کردمیان شتێک هەوڵم داوە زۆر احتیفازی پێ بکەم چکە شتێکی زۆر نایە بۆ شتی دەستی دایکی شتامێکی اینجا ئەو شارەزایی لەویشە هەیە نازام هەیە تاکو چەند ساڵی کەش من ئیشکەم ناتوانم بە ڕێگایەکی ئەوی شابڕم ئەوەندە جوانیشەکانە زۆر ڕاستە تەمەند درێژ بە ئیشەڵا خوا بۆتان بێڵێت هەوارخان لە بەشی دوین پرۆگرامەکەیە باز لە دیزاینەکانت ئەەکەین باز لەو قوماشانە ئەەکەین کە ئەم ساڵ مۆدیلیەتی و ئەو قوماشانی کە بە تایبەت خۆت ناود ناوە هەنێ ناوی زۆر جوان لێ ناوە کە بەس خۆت مەگەل لێکیان بکەیتەوە لە بەشی دوین پرۆگرامەکەیە قسە و باسی زیاتر ئەەکەین. دووبارە سلااوان لێبێ لە بەشی دومی پرۆگرامەکە لەگەڵ خاتو هەوار قسەی زیاترەکەین لەسەر تازەترین دیزاینەکانی تازەترین ئەو قوماشانی کە هێناوێتی بۆ ئەم ساڵ. هاوارخان دووبارە سلااو لێبێ سپاس دەکەم. هاوارخان بزانم تۆ ئەم قوماشانە زیاتر لەکوێ ئەهێنیت و زیاتر سوودت لە قوماشە کۆنەکان وەرگرتوێتەوە لە دیزاینەکان تا لە دیزاینە نوێەکان تا سوودت لێ وەرگرتوێتەوە؟ بەڵێ ئێمە قوماشە کۆنەکانمان هێناوەتەوە بۆ کوالێتی خۆی نەک بەم کوالێتی هەندێک دروست کراوەوە من هیچم بەدڵم نەبوو ئەم ساڵ هەندێک بابەت من دەستم بۆ نەبەربەرەوەی وتیان دروست کراوەتەوە بەسکە هاتەوە تەرخنێکی زۆرم بۆ نمونێت کەوای زیگزاک دروست کرایەوە کوالێتی خۆی نەبوو بەڵام من دەست بەمە هەر شتێک بە کوالێتی خۆی نەبێت نەیهێنمەوە ئەوەی کە کۆنەوەکو کۆنوەکو لەسەر دەستورەکەی خۆی بنەوە هەمان نوعێت پێویستە دروست کرێتەوە ئەگەر وانە بێ ئەمە نابێ بە شتێکی کللتوری و کۆن چین ئەو بابەتانی کە بۆ ئەم ساڵ هێناوتە و زیاتر بیرۆکەکەی کۆنە ونمونە قماشی بەڕەمان هەیە زۆر جوان لەسەر شێوەی بەڕای کوردی دروست کراوە کە جوانە سعرێکی مناسب بۆ هەموو خانمان تێچۆکەشی زۆر کەم بوو ئەمەمان دروست کردوەوە باشە ئەمە بۆ بۆکەوە سەڵتە هێلک قماشەکەشی نوعەتەکەی زۆر باشە بۆ هەموو کەسە بێ ئەکشێت ینی نوعەتەکەی زۆر تۆزە بەخۆ بێت توانێت هەر بەکاری بێت تقریبن 16 حەڤەڕەن هێناومانە شتێکی زۆر جوان و نایە بە و هەم گونجاویشە لە نرخە ئەمە زۆر باشە ئەنجامێ لەسەر ئەم بابەتە قسە بکەم باشە ئەم قماشە ئێمە زۆربەیشت خۆمان ناوی ئەنین باشەوە زۆر پێم خۆشە باسێکی ئەوم بۆ بکەی زۆر هەل لە ئەوڵیشا باسم کرد زۆر ناوی جوان ئەنی لە شتەکان لە جلەکان بڵێ ئەمە وەختی خۆی ئەمە خەڵک پێوە تۆتۆپ ئەمە تۆپ نییە ئەمە HL دیزاین کردی بە گوڵلیرە بۆچی گوڵەکەی بە حەجمی لیرەیەکە و ئەڵتونیە لەبەر و تام و چێژێکمان بەخشی بە قماشەکە تۆپ شتێکی مناڵانە ئاهاتە بەرچاوە کە گوێ لە ناوەکەی بەڵام گوڵلیرە ئەمە لە HL دیزاین هەبوو بە کوالەتێکی زۆر باش هەمووی چندراوە نەک تەبع بێ
ئەگەر ببین هەموو چندراوە لە سەری زۆر ڕاستە لەمەش بچووکترم هێنابوو نەماوە ناو نابوو چارەگە لیرە چارەگە لیرەش هەیە من نازێن بە قماشەکان ئەوەندەی کە نازداریانەکەم تاکو خانمان هەست لە جلی کوردی بکەن گوڵلیرە تەنها لە HL دیزاین ئەم ناوە دەرچوو خۆشحاڵم بازارەمی کوردێتی بە گوڵلیرە گرنگەوەی ناوەکەیمان جوان کرد و خسپانە بازارەوە زۆر ڕاستە گرنگەوەی ناوەکەمان گۆڕی HL دیزاینش خاوەنی گوڵلیرەیە ئەوەی تریان ئەوە نازونوس ئەمە بۆچی پیاڵی نازونوس ئەمەەی گوڵی جوان و سیمتیایە کە لە بەرەکەی نازەکان ناوە ناوە نازونوس ئەمە نازەکەی ئەم قماشەیە و زۆر پرفرۆش بوو ئێمە لەسەر شیفۆن کردمان بەداخەوە کۆپی کراوەەوە بەزۆک خۆینی لەسەر کریب کراوە کریبەکە چرچە بێت نوعەتی گوڵەکە جوان دەرناچێت ئەبێ کە چی قماشت کرد بزین چی هەڵبژێری ئێمە بۆچی شیفۆنمان هەڵبژاردە بۆ ئەمە چونکە نوعەتی گوڵەکە بەڕقی ئەمێنێتەوە بەڵام ئەگەر لەسەر کرێبێ ئاوا چرچە بێت گوڵەکە ئەچنە پاڵ یەکتری جوانی گوڵەکە دەرناکەوێت ئەمە حکمەتی ئەوەیە کە ئێمە لەسەر شیفۆن کردومانە بەداخەوە زۆر جار بەس ڕزمەکەی گرن نازانن قماشەکەی چی ئەچن ئەیهێنە کوالیتەکە تێک ئەمە کێشەکەی هەوارخان بۆ ئەو ناونانی ئەم مینانە هیچ ڕێی کچەکان وەرەگری بەڵێ ئەبێ ئیفتری وەرگین بۆی لە بیرمان نەچێتەوە کەیەکی ئۆنلاین داوایەکە یان نێدەکەت ناو دوکانەکە و پرسیارەکە ئەبێ هەموو بیزانین ئەلم کچینە ئەمە ناوی بنین نازونوز ئەڵێن بەڵێ یان ئەوان ناوێکی خۆشتر جاری وا هەیە زۆر شتەی گۆڕین سە پارچێکمان هەبوو کەوایەکە دوای پیشانتان ئێم ناوی موزاییکە هەچەند سیرمان کرد پێشەش ناومان بۆ دانە دوای وتمان لە ئیشی موزاییک ئەچێ بە ناوی موزاییک ئەوەیە ئەگەر هەڵە بەڵێ ئەمە موزاییکە زۆر جوانە زۆر قماشتێکی تایبەتە ئەکشێ بۆ هەموو جۆرە بنیەی جسمێک ئەبێ بەڵێ چوار ناومان لە ئەوڵەوە بۆ دانە دوایی وتمان موزاییک بۆچی لە ئیشی دەستی ئەشێوە کار و ئەوانە ئەچێ ناومان لا موزاییک زۆر ڕاستە ناویانەنین باشە باسێکی شاڵم بۆ کە هەوارخان زۆر گرنگی بە قوماشی شاڵ ئەیتۆ اینجا هەمیشە ئاماژە بەوە ئەەکەی کە شاڵ باوکو خۆت ئاڵێ وەکو خۆی لەبەری بکەم زامە بەستە چێکاڵێ وەکو خۆی لەبەر هەمیشە وتومە ئەبێ هەموو خانمێکی کوردی کراسێکی شاڵ لە کەنتۆرەکەی هەبێ زۆر نازارە و زۆر قیمێ بەڵام شاڵێک ئەو شاڵە کوردی کە من ئەیزانم کراسێکی کوردی بۆ وەختی خۆی لەگەڵ هێلێکی سادە یان کەوایەکی خامەک لەبەرکراوە نەک بێنی تۆ بیکەی بە بەرگە دۆشە شانی سەڵتەکە و ئەمەنێ بێ هەر بە گوڵە شاڵە و فەخیانە بە سەڵتەکەەوە بنووسێ ئەمە کوردی نیە زۆر جار ئاماژەم پێیەوە شاڵی کوردی بۆن و چێژی خۆی بهێڵینەوە ئەبێ لەگەڵ شتە سادەکانە لەبەریکەین یان هێلەکە بە شاڵ بکە و کراسەکە و سادە بکە خانمانی قەدیمیش بۆ ئاوەکراس بەکاریان هێناوە لەبەر زۆر فێنک بووە کراسی تەنکیان لەبەر کرد و زۆر دەرکەوت هەر ژنە بە تەمەنەکانی ڕەنگە تێرەکانیان لە ئەوینەوە بەکارهێناوە لەبەرەوەی سوورمە گەرم بووە ئەو شاڵیان کردو بە ئاوەڵکراس تاواکو گەرماکەی تەسیریان تێنەکە شاڵ ئاوا بەکار هاتۆ بەڵام بەداخۆ من ئێستای بینم 12 مەترەکەی بەدەست جلو لەبەرەکرێت نابێ ئەمە جلی کوردی نییە بە هیچ شێوەیەک شاڵ تێکدانی گونجاو نییە لەبەری کوردیە قماشەکە کوردیە ئەمە شاڵ بوانی ئەم هەردووکان بەڵێ ئەمە شاڵە شێوازی بە شێوازی جۆری شاڵ گوڵوردی هەبووە وەختی خۆی بەری زۆر تەسک بووە ئێمە هەوڵماندا بە بەرێکی پان بهینەوە بۆی کە ئاسانکاری بکرێت و بە قماشێکی سوکەڵەتر بەڵام گرنگەوەیە گوڵ و نەخشی شاڵە ئەمەشمان هەیە زۆر تایبێتە ئەمە نەکەم ڕێژمان کرد تاوەکو جوانتری بکەین زۆر کەسێ حەزی لە شتی گرنگ ئەوەیە تۆ شاڵت هەبێ ئیتر بە هەر شێوازێک بێ بەڵام بە ستایلی ئێستا ئەمە من هەوار لەبەریکا لەگەڵێکی قێلێکی قەیفێ ڕەشی قەدیمانە شاڵ تەنها ئاوا هیچ جوانە ئیتر هەشتێکی بۆ بکەین زیادەیە ئەموو کەسێک زۆڵێ لە حەزەکەم حەز ئەکەن ئەو کەسانی کە شتەکان بینەری شتەکانتن ئەڵەن هەوارخان خۆت جارێ لەبەری کە بە ئەمەش ئەڵێن زۆر جاری وا هەیە فریان ناکەم هەندێک قماش بڕوا ئەەکەی لەبەرکەم قماشە ئەمێنێتەوە تەخی دەبێت لە فرۆشتنە کە خۆم لەبەر یەکەم پڕ فرۆشترینشە زۆر ڕجاش ئەکەن دەڵێن پێویست بە مۆدل ناکە HL دیزاین خۆتان لەبەریکەن چاوان تێرەبێ بە ڕەنگەکان ینی پێویست ناکە ئەرکێشن خەڵکێ بێنن لەبەریکە خۆتان لەبەریکەن بەسە بۆ ئێمە زۆر ڕاستە زۆر ڕاستە هەوارخان هەمیشە باس لەواکەی کە جلی کوردی پرسیاری ئەوەت لێ بکەن بۆ نموناڵین ئەم ساڵ مۆدی چڕانیەکە هەوارخان تۆ ئەڵێ جلی کوردی هەمیشە پێویستی بە سەلیقەیە و مۆدیلی بۆ نییە و ڕەنگی بۆ نییە بەسێک ئەوم بۆ بکە بزانم لە ئەم ساڵە زیاتر مۆدی چ شێوازێکی جلی کوردی بۆ نمونە ئێمە خۆمان خۆ دەزانین سەڵتەمانەیە هێلکمانەیە کەوامانەیە چۆن بیپۆشین و کەنا حەزەکەم هەر بزانم مۆدیلی چڕانیەکە زیاتر مۆدەی ڕەنگەکە من زۆرم پێ ناخۆشە کەس حەز ئەەکەم نەهەوار نە هەر کەسێک کەس دەست نەخاتە ڕەنگی جلی کوردیەوە ئێمە نەفا شوێنی ئەوروپین نە عەرەبین نە تورکین ئێمە کوردین کورد بەمانە ناسراوە بە هەموو ڕەنگێک بڕوا ئەەکەی ئەم ساڵ ڕەنگ نەبووە لەناو ئەم شۆپەی ئێمە نەڕوا بە تێر و پڕی هیچ کەس خاوەنی هەڵبژاردننی ڕەنگ نییە ئێمە
کەلاسایی ستایلی ئەوروپی بکەینەوە جلی کوردی بۆ لە بەرەکەین وەڵا لە فلان شوێن ئەم ڕەنگە مۆدە لە فلان براند ئەمە مۆدل ئەمە بۆ مۆدەیە ئەمە ڕەبتینێ بە جلی کوردی تکایە سنووری جلی کوردی بانە بەزێنین هیچمان بەڵام شێوازی دوورینەکان ئەم ساڵ زیاتر خەڵک کەوا هەم سێ پارچەکە کەوا و هێلە بۆ کراسەکە بۆچی تۆ کراسێکی گران ئەەکەی هێلەگ و کەوایەکی لەگەڵەکەی لە پڕ کەوا گەرمە بۆی کە داونا ئەو هێلەکەت هەبێ لەگەڵی گونجاو بێ بتوانی بە سادەیش لە بەریکی ئەمە هاوکاریە بۆی بقاتە لە هاوین شولازستان لە کاتە ساردەکانش لە کاتە گەرمەکانیشە کۆن بۆیە ئەم سێ پارچیان هەڵبژاردە بەس خەڵک ئێستا تی ناگەوازانە ئیجباریە هەبێ نەخێر لەبەر ئەوەی کە کاتێکە دنیافێنکی کرد تۆ بە هێلەکەوە لە بەریکی کاتێکە دنیا سارد وشکەوە کاکە بەسەرەوەی شێوازەکەی تێکنەی تەنها ئەمە هۆکاری سێ پارچەیەکەیە یعنی تەنها مۆدیلێک نییە کە بڵێ ئەمە ئیجباریە و کللتورێکە جوانە بۆی جلی کوردی نەتێک نەچێ و قەمساڵە نەکەیت و چاکەت نەکەی ئەم سێپارچەی بۆ دانایی بەکاریان بێنیتەوە زۆر باشە هاوارخان بزانم طبعا بە سوپاسەوە ئەمڕۆ هاوارخان سپۆنسەری جلوبەرگەکانی منی کردووە سپاس بە پێش بەرنامەش پێم وتم شانازیە و زۆر حەزیشم کردو کە ڕۆژە لە ڕۆژان جلوبەرگی تۆ بەکار بێنم دیزاینەکانی تۆ بەکار بێنم زۆر پێم خۆش بوو بزانم هاوارخان لەسەر چ بنەمایەک بۆ نمونە ئەگەر من بکەی بە نمونە ئەم جلانت بۆ من هەڵبژار یاخود ئەگەر کەسێکی تر کڕیارێکی تر بێتە ئێرە داوای هاوکاری لە تۆ بکات تۆ لەسەر چ بنەمایە ڕەنگی بۆ هەڵەبژێری شێوازی بۆ نمونە کەوای بۆ هەڵەبژێری سەڵتەی بۆ هەڵەبژێری لەسەر چ بنەمایەک یەکەم شت لەسەر پێست باشە دواتر لەسەر قیافە ئێستا من کە ئەوم بۆ تۆ هەڵبژار یەکەم کراسەکە لەگەڵ دەموچاوت گونجا کەواکەشم بۆیە یا بەسەرە بۆ یەکەم قەڵەوت نەکات کراسەکە زۆر کاڵە دووهەم گوڵی وردم بۆ تۆ هەڵبژار لەبەرەوەی کە حجمێکی گەورەت نەیاتێ و بەناسکی وکو خۆت شتێکی تایبەتم ماوێتێت یعنی ئەبێ سێری قیافەی ئەو کەسە بکەی زەیدەن سێری وەزنی ئەوە زۆر مهمە بەس ئەوە هەیە لە جلی کوردیە زۆر باش ئەم ساڵ زیاتر خەڵک کەوا ئەبات یاخود هێلەگیارە کەسە و بەپیمکانیت ئەگینە هەموو کەس حەزی لە کەوایە بەڵام جاری وای تێچوی کەواکان زۆرە ئەیکا بە سەڵتە ئەیکا بە سەڵتە لە برێ سەڵتە نیوەی تێچوی کەوایە هەم قۆڵیشی درێژە و هەم ئەتوانێت لە نەورۆزا وکو سەرماکەش بەکاری بینە بەڵام ئیترەویش کەوتۆتە سەرڕەبەتی کەسەکان بەڵام زیاتر ئیمکانیەتەکەیە گرانی قماشەکە و هەرزانی قماشەکە چونکە دایمە سەڵتە جوانترە ها زۆر شیکتەکە و ڕێک پۆش و ئاوانە کەوا قیافەیەک تیاتی و چۆنەڵی زۆر ڕێک دەخاتەوە زۆر ڕاستە بزانم هەوارخان ئەوەی ئێمە لێرە بووین خەڵک زۆری خەڵک زۆر تەلەفۆنە کاکە بۆ گەیاندن ئەوانەی عادەتەنەوەی دەرەوەی شار بزانم جا خۆشمان وەکو ئافرەت کە شتەکڕین خاستەن جلی کوردی حەزەکی دەستی لێ بزانین قماشەکە بیبینی بزانین لەگەڵ ڕەنگی پێستا و خۆتەڵێ ئەگونجێ بزانم ئەو خاتونانش کە لە دەرەوەی سلێمانین حەزەکەن خاتو هەوار بزانین لەکەی تر ئەکاتەوە لە شوێنەکانی تر بۆی ئەوانیش ینی لەم جوانێ بێ بەش نەبن بەڕاستی هەرچەند گەیاندنت هەیە ینی ئەوەی ئەیبینم لە شتەکانتان گەیاندنت بۆ هەموو شوێنەکان بەس بۆ ینی لە نزیکەوە شتەکان جوانتر ببینن گەاندنمان هەیە گەاندنەکانمان شکر بۆخوا هەمووی ئەڵێن هەوارخان کە ئەگاتە دەستمان جوانترەوە گلەوەی وێنەکان ئەیبینین بەڵام وەکو بەرنامە پرۆگرامی ئەچل دیزاینێک یەکەم هەنگاومان لقی هەولێرە بەڵام ئیتر ئەم ساڵ بنەورۆز بەڕێکن ئینشاءڵڵا دەست دەکەین بەوێ چونکە هەولێر بەڕاستی پشتیوانمانن بەڕاستی هەولێر کڕیاری سەرەکی HL دیزاینن بۆ هەڵبژاردەکانیان لەبەرەوە من هەوڵەیەم ئیشیان لەلا بکەم و لەگەڵیانە ئیشکەم و کاتیشیان بۆ دیاریکەم لە ئێستا بۆی ئەم ساڵ لقمان نەکردەوە لە هەولێر چونکە من شۆپی ئێرە تازە بوو فریان ئەکەوتم بۆ ئەوێش بۆ ئێرش ئەوانیش کە لەوێ بن خۆمیان ئەبێ خۆم وجودم هەبێ هیچ نەبێ هەفتەی سێ ڕۆژ بتوانم لەگەڵیان هەبوو ئەمە هۆکارەکە تا ئێستا لە هەولێر نەکراوە ئینشاءڵڵا لە ئایندا ئێمە پرۆگرامی یەکەممان ئەوەیە کە ئیشکەین بۆ لقی هەولێر ئینشاءڵڵا لەسەر لە هەموو شوێنێک بیکەیتەوە بەڕاندەکە زیاتر گەورەترکەی هەوارخان باسێکی دوورینم بۆ بکە هەمیشە لێی ئەوهاکەی لە دوورینی جلوبەرگی کوردی بزانم تۆ لە ڕێگەی پەیامەکانتەوە ئەتەوێت چی بگەێنی چیت ئەوێ زیاتر بۆچی حەزەکەی خانمەکان هەر بە کلاسیک و بە ڕێگە کۆنەکەی جلی کوردی جلی کوردیەکانیان بدورن و باسێکی ئەوشم بۆ بکەکە هەنێک کەس بەداخەوانی جلی کوردی تێکئێن ئیتر وەکو خۆتەڵی جلی ئاهەنگ بزەبێت من ئەمێ بڵێم جلی کوردی من داوا لە خەیاتەکانەکەم هاوکارمان بن بۆ نمونە جلی کوردی بە هەموو تەمەنی لەم لەولەلا پشتێنی نەبووە تۆ تەسکیکەیتەوە لە دوابی بەستی ئەمە واز لێ بێنن لە بەری کراس بە هیچ شێوێ دەرنەهاتۆ بەری کراس بگرە تیرۆژوی تێکراوە
یعنی پانتر کراوە تەسک نەکراوەتەوە ئێستا ئەوە نەیماوەتەوە بەحاڵ بەبەریا ئەچێ هەناسەی بۆ نادرێت هە لەبەریەکە ئەمە من ئەڵێ مەگەر خایەتەکان هاوکار بن ڕەنگە بتوانین کللتوری کوردی لە سەدا سەد زیینوکەینەوە ئێستا لە سەدا هەفتایە زۆری ماوە بەڵام کێشە ئێستاتوتە بەس خەیەتەکان ینی ڕاستە ڕەخبەتی ئەوەیە بەڵام ئەتوانی بڵێ من ئەمە جلی کوردی نییە نایدورم بەم شێوازە نەبێت جوان نییە تیگەێنە ڕووکێت ئێرە من قەنەعاتی پێەکەم بۆ نموناشتێکیڵم نە ئەمە وا بکە وەردە قەنەعاتەکە ئەگەر ئەوانیش هاوکار بن لەوانەیە بتوانانی شتەکان یەکجاری نەجات بیت چونکە هەنێک کات هەیە مەسەلەن جلەکە بینین لەبەری توە ئەو قوماشە جوان دووراوە شێوازێکی جوانی هەیە هەمیشاڵی گلەیەکە لە لای منەوە نیە گلەیەکە لە لای بەرەک دوورەکانە لای ئەوانە من سەڵتەم هین کەوا بۆچی ئەلێرایە قۆڵی کەوا بینمە لێرە سێ چارەکە نەبوەشتیوە کەوا بێ ئاوا فەقیانە بچێتەوە سەری بۆ نمونە وەکو باسم کرد پشتێنی کراس یان تەسک بوونەوەی یان یەخەی خەڕ جلی کوردی سلێمانی هیچ کاتێ یەخەی خەڕ نەبووە هەموو شەیەخی حەوت بۆ گوڵی دەرسی لێ درراوە یان ئێمە دەستکارێکی تەواوی کراوە یان کورکردنەوەی پانتۆڵی جلی کوردی زۆر نەشاز و ناشری نێچێکە لە هەرە ڕەخنە گەورەکانی من ئەمانە ئیتر ئەگەر چا بکرێت کێشەمان تەمێنێ هەوارخان چۆن لە ڕێگەی ئەم شۆپەتەوە یارمەتی ئەو خاتونە دیزاینەرانی ترت داوە کارەکانیان فێر بکە یعنی لە بەرنامە تا خاتونی تر فێری ئەم کاری خۆت بکەیت لە ڕووی چنینەوە هاوکاریان بکەیت ئەتوانم بڵێم HL دیزاین بازاری چنینی بۆ کوردستان و بۆ ڕۆژهەڵاتی دروست کرد هەرچی دیزایانی HL دیزاینە چۆ ڕۆژهەڵات و هاتەوە بە مەعمل بە کارگە ئێمە ئەوەندە بەسە کە توانی ومانە ئیشی دەستەکانمان بڵاو بکەینەوە لە ساڵانی پێشووە هەموو سوودمن من لێ بە هەر شوێنەکە ڕۆم دیزایانی خۆمەسەرم لێ شێواوە یعنی ئەمە گەورەترین هاوکاریە بۆ خانمان کە پرفرۆشترین بازاریان هەیە لەسەر دەستی ئیشەکانی ئێمە ئێستا بۆ بازرگانەکان ئەو خماشانێکی ئێهێنین بڕواکەی پاش 15 ڕۆژتە باکراوەتەوە یعنی ئێمە گەورەترین بازارمان دروست کرد زۆر ڕاستە بەێ لەبەرەوە خۆم بە خۆشحاڵە زانم هەمیشە سەرچاوی بژێوی زۆری نەبوو نەخوا بەزیابێ هەوارخان کۆتا پرسیارم ئەوەیە پێشوی پرۆگرام بکەین چەمبرایەکی بەڕێزاتن یەکێک لەوانە وێنەیەکی خۆتی پیشانای لە مۆبایلەکەیە کە وێنەی خۆت بوو بە جلی کوردیەوتی حەزەکەم لەم جلانی خۆت بۆ خێزانەکەم بەرم بە بۆنی نەورۆزەوە اینجا چی سەرنجی ڕاکێشام زۆرێک لەو کەسانەی کە لە ئێستا لە سوۆسیال میدیا دەرەکەون و خاوەنی هەر پیشەیەک بن هەر کارێک بن هاوسەرەکان یاخود براکان یاخود باوکەکان حەز ناکەن کچەکانیان تەقلیدیان بکاتەوە بەڵام بە شانازیەوە حەزەکەم ئەوەت پێ بڵێم کە زۆرێک لە ئێستاە لە باوک و لە برا و لە پیاوان وێنەی تویان لەلایە لە مۆبایلەکان حەزەکەن خاتونەکانیان بە هەمان شێوەی تۆ شتەکانی تۆ دووبارە بکەنەوە تۆ چیت هەیە بۆ ئەمە اینجا ئەمە ئەوش بڵم کە ئەو کەسانی کەیم بۆ ێرە بە تایبەت براو باوکە و کەسانە داشکاندنێکی زۆر باشیان بۆەکەی وایە پێم خۆشە چیت هەیە بۆ ئەمە باشە من زۆر ینی مەبەستمەوە کە زیاتر پیاوانیش پشگیری کارەکەی تۆ ئەەکەن و پیان خۆشە ئەم ئەزانم کە پشگیرن هیچ پیاوی حەز ناکە ژنەکەی تەقلیدی هیچ کەسێ بکە لە سوشال میدیا بەڵام بەبەر چای خۆتۆ تۆ بینی و چەند بە گەورەیەوە هاتووەڵێ هەوارخان ئەم ستایلی خۆ جیاوازی نەبێ ئیکەمە سپرایز بۆ خێزانەکەم ڕۆژانە ئەگەر لێرە دانیشی سەدان برای ئاوایەت یعنی دیارە پێی شانازیە خێزانەکەی ستایلی منی وەرگرتووە یان بەڕێچکەی منا بڕوە ئەمە گەورەترین دیارە لەلایەن پیاوانەوە بۆ ئێمە کە هاوسەرەکەی خۆی قوبوڵ دەکات وەکو ئێمە بە هەمان شێوە دەکەوێ ئەمە خۆی لە خۆیان جوابێکی زۆر گەورەیە کە پشتیوانێکی زۆر تند و تۆڵی پیاوانمان لە پشتە من هەر ئەوە ناڵم هیچ کەم نییە زۆر زۆر باشە جا هەوارخانتی تۆ بڵێ لەوی جوان بێ و کویا لە تۆ جوان من زۆر حراجەم بەوە بەس بە دڵنیایەوە هەموو خانمانی کوردجوانە هەمووشی واڵە هەوارخان تۆ بڵێ لە خێزانی من بێ ئەڵێم بە دڵنیایەوە خانمی کورد مادەم ئەو هەوای ئەم کوردستانە جوانی وەرگرتو هەرێکی بە شێوەیە جوانن تاوان دەستە خۆش بێ هەوارخان من شتێکی ئەو تۆم نەماوە ئەگەر خۆت شتێکت ما بێت لە ڕۆژی جلی کوردیا وەکو پەیامێک بگەێنیتەوە چ پەیامی خۆتت گیان ئەگەر شتێکت ما بێت و ئێمە زۆر سپاس دەکەین ئەمڕۆ زۆر لە کاتمان گرتی ئەزانین نزیکی نەورۆزە و نزیکی ڕۆژی جلی کوردیە زۆر مەشغوڵ بووی کاتی خۆت بەخشی بە ئێمە زۆر زۆر سپاس دەکەین و سپاسی خانەوادە جوانەکەش دەکەین کە ئەمڕۆ زۆر هاوکارمان بوو من سپاسی کەناڵەکانەکەم بە هەمیشە کەناڵەکان نەبووە ئێمە یەکجار ئەم دەنگانەوەیمان نەبوو هەر کاتێ بێن هەموو شتەکانە خەینە لاوە بۆ بەڕێستان ئەنجا وەکو خۆم ئەڵێم تکایە با هەمومان دوانزەمان بکەین بە جلی کوردی نەک لە نەورۆزا جلی کوردیمان بیر بکەوێتەوە چونکە جلی کوردی جێ فەخری نەتەوەیەکە و زۆر زۆریش
ئافرەت شخصیەتێکی تری ئەبێ تایبەتمەندێکی تری ئەبێ هیچ کاتێ مەجای ئەوەی توانی ئافرەت بە شێوازێکی ناشرین لە قەڵم بدرێت لە جلی کوردیە ئەمە زۆر گرنگە لەبەرەوە بە هەموو پێنجلی کوردی بکەین بە لۆگۆیەک بۆ هەموو خانمان زۆر ڕاستە دەستەکانی خۆش بێت دووبارە زۆر سپاس کە ئەم کاتت بە ئێمە بەخشی هیوای سەرکەوتنە بۆ خوازم هەوار خانگیان مەمنون زۆر سپاس زۆر سپاس بۆ خات و هەوار محەممەد کە بەڕێزیان دیزاینەر بوون ئەمڕۆ ئێمە میوانی ئەو بووین تا پرۆگرامێکی ترە شاد بن خواتان لەگەڵ بێت.